سێ کەشتی فڕۆکە هەڵگر تەوقی ئێرانیان داوە. کەشتیەکی دیکەی فڕۆکە هەڵگری ئەمریکی گەیشتە ئاوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و چووە پاڵ دوو کەشتیەکەی دیکەی ئەمریکا کە تەوقی ئێرانیان داوە. USS جۆرج دەبلیو بوش ناوی سێم کەشتی فڕۆکە هەڵگری ئەمریکایە و ئێستا لەگەڵ کەشتیەکانی جێرالفۆرد و ئەبراهەم لینکۆڵ مەترسیان بۆ سەر ئێران دروست کردووە. کەشتی جۆرج دەبلیو بوش بە بڕبڕی پشتی هێرشە ئاسمانی بەردەوامەکان دادەنرێت. لە ساڵی 2009 چوەتە ناو خزمەتی سەربازیەوە بە وزەی ئەتۆمی کار دەکات. ئەمە وا دەکات بتوانێت ماوەیەکی زۆر لە دەریادا بمێنێتەوە. هاوکات دیزاینێکی پێشکەوتووی بۆ کراوە بەراورد بە کەشتیەکانی دیکە. درێژی کەشتێکە 333 مەترە و بەرزیەکەیشی یەکسانە بە 29 لەسەر و ئاستی ڕووی دەریاوە. خێراییەکەشی دەکاتە زیاتر لە 55 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا. کەشتی هێرشبەر و لە هەمان کاتدا کەشتی تایبەتمەند بە جەنگی ئەلکترۆنیشی هەڵگرتووە. جگەلەوەش نزیکەی 6,000 سەرباز لە نێو کەشتەکەدان.